ناردوومە کاپش. نێرانی عزیزی شارپرێس ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش. ئەمەی کە دەبینن ساتە وەختیکردنەوەی پێشانگایەکی تایبەتە بەکاری دەستی بۆ ژنانی هەرێمی کوردستان و ئەنجومەنی ژنانی حەقیقی ئێرانی کە لێرە ژمارەیەکی زۆر لە ژنانی ئێرانی لە شاری سلێمانی ئامادەن و بە کارە دەستیەکانیان دەیانەوێت نمایشی کارە دەستیەکانی خۆیان بکەن بە مەبەستی دۆزینەوەی بازار بۆیان هاوکات. بەشێکی زۆر لە ژنانی هەرێمی کوردستانی بە تایبەتی شاری سلێمانی لێرن. ئەوەی کە لێرە دەبینرێت ئامادەبوونی مەهدی شوشتەری سەرکۆنسۆلی جمهوری ئیسلامی ئێرانە لێرەیە، بە ئامادەبوونی پارێزگای سلێمانی دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر و ئەوەی کە دەبینرێت حەسەن زادە نوێنەری ڕۆشنبیری کۆماری ئیسلامی ئێرانە لە شاری سلێمانی بە تایبەت بە کردنەوەی ئەم پێشانگایە هاوکات حەمەی حەمەسەعی وەزیری ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان بەشدارە لە کردنەوەی پێشانگاکەدا کە ئەمڕۆ بەشێکی زۆر لە نوێنەرانی حکومی لێران هاوکات پارێزگاری سلێمانی دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر و سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لێرە ئامادەن کە بڕیارە پاشکەمێکی تر پێشانگاکە بکرێتەوە و لێرە بەشێکی زۆر لەو بەرهەم و کارە دەستیانەی هەم لە لایەن ژنانی هەرێمی کوردستان و بە دیاریکراوی پارێزگای سلێمانی دروستکراون و ئەو کارە دەستیانەی لەلایەن ئەنجومەنی ژنانی حەقیق کە ئەنجومەنێکی تایبەتە بە کاری دەستی لە وڵاتی ئێران هەم لە ناوچە کوردیەکانی وڵاتی ئێرانەوە هەم لە بەشێک لە شارە فارسەکانی وڵاتی ئێرانەوە ئەمڕۆکە لێرە ئامادە مەبەستی نمایشکردنی کارە دەستیەکانی خۆیان لێرە. بەڵە بڕیا لە پاشکەمێکی تر بامادەبوونی مەهدی شوشتەری سەرکۆنسۆلی جمهوری ئیسلامی ئێران لە شاری سلێمانی و دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر پارێزگاری سلێمانی و سەرۆکی ئەنجومەنی پارێزگا ئەوقات وەزیری ڕۆشنبیری حەمەی حەمەسەعی کە ئێستا لێرە ئامادەیە بڕیارە پێشانگاکە بکرێتەوە لە ئێستادا بەرەو کردنەوەی پێشانگاکە دێن. بەڵام ڕەزان ئەمەی کە دەیبینن
داگیرکردنەوەی پێشانگاکە بوو لەلایەن وەزیرە ڕۆشنبیری ئەوکات سەرکۆنسۆڵی جمهوری ئیسلامی ئێران مەهدی شوشتەری و دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر پارێزگاری سلێمانی بڕیارە لێرە ئەم مەراسیمە بەردەوامی هەبێ لە کاتژمێر 10 بەیانیەوە دیارە پێشانگاکە لە ئەمڕۆ لە 16 ئۆکتۆبرەوە بەردەوامی دەبێت تاوەکو 26 ئۆکتۆبر و ڕۆژانە لە کاتژمێر 10 بەیانیەوە پێشانگاکە کراوە دەبێت بەڕووی ئەوانەی کە سەردانی پێشانگاکە دەکەن تا 9 شەو بەردەوامی نەبێت. ئەمڕۆ نمایشێکی پێشانگەرێکی هاوبەشە لەلایەن سەرکردەی پێکەرانی کوردستانەوە کراوەتەوە بە ئامانجی لەگەڵ کۆنسڵەتی ئێران لە سلێمانی بۆ دەستپێکی مەراسیمەوە وای بەبەش بزانین بە سەنایەتێک لە قورئانی پیرۆز لەلایەن ئاغای حەسەنزادەوە پێشکەشتێبا بکەم. واباشترا بۆ هەموو لایەک دەستپێکی هەموو بۆنانە بە چەند ساتێک وەستان بۆ گیانی پاکی سەردەم شەهیدانی کورد و کوردستان هەموو شەهیدانی لە پێناوی خاکەوە. سپاس و پێزانی مەمێن سپاس ئاکەی و هەروەها بەژێمی خۆشەویستان دەستێکمان بە تەنایەتێک لە قورئانی پیرۆز لەلایەن
زۆر بەڕێز ئاغای حەسەنزادە وەفەرما. اللهم صل على محمد وآل محمد. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إنا أعطيناك الكوثر وصل لربك وانهر. إن شانئك هو الأبتر. صدق الله العلي العظيم. صدق. زۆر سڵات بۆ ئاغای حەسەنزادە نوێنەری ڕۆشنبیری جمهوریەتی ئیسلامی ئێران لە کۆنسڵێتی ئێراندا کوردستان دەستەمەند. خۆشەویستان بەخشن جایەکتر بە خێرایی سەرجەمیانە بەڕێزەکانەکان نوێنەری هەموو لایەنەکان هەموو شوێنەکان بە تایبەتی جەنابی وەزیری ڕۆشنبیری سەرکۆنسڵی ئێران سلێمانی جەنابی پارێزگای سلێمانی سەرۆکی ئەنجومەنی پارێزگا سەرۆکی دەستی بەڕێوەبەری گشتی گەشتگوزار سلێمانی و هەموو لایەنەکانی تر بەخێرهێنن. عرض سلام، ادب و احترام خدمت تمامی مهمانان عزیز و بزرگوار که زحمت کشیدن، قبول زحمت فرمودن، با حضور خودشون ما رو سرافراز و مفتخر نمودن. خیلی خوش آمد میگم خدمت وزیر محترم روشنبیری اقلیم کردستان عراق جناب آقای دکتر حوال ابوبکر استاندار و پاریزگاه محترم سلیمانیه، قائم مقام محترم، همه مهمانان که تک به تک افتخار دادن و ما خیلی خوشحالیم از حضورشون. انشالله که بتوانیم با برگزاری چنین نمایشگاه‌هایی قدم مثبتی برداریم در راستای اشتراک، تقویت و نزدیکی‌هایی که در بحث فرهنگی دو منطقه برقرار است. داوال زۆر بەڕێز وەزیری ڕۆشنبیری بەڕێز کاکەمە هەمەسایەتی فەرمی بۆ پێشکردنی دعوت می‌کنیم از وزیر محترم روشنبیری اقلیم که با صحبت‌هاشون ما رو مستفیض بفرمایند. دیوانانی بەڕێز بە خێراتنی هەموو لایەک دەکەین بە ناوی وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەستخۆشی و سوپاسمان بۆ ئاغای شوشتەری سەرکۆنسڵی ئێران لە سلێمانی و هەروەها کارچالاک سەرپەرشتیاری سەردیکای کرێکاران هەموو ئەو هاوکارانەیان کە بەشدار بوون لە کردنەوەی ئەم
پێشانگا دەستی پێشانگای کاری دەستیە دەستخۆشی دەڵێن و سوپاسیان پێ دەڵێن و هیوای سەرکەوتنیان بۆ بخوازی. هەروە بەخێرهاتنی میوانانی بەڕێز نوێنەری ژنانی دەستڕێگینی ئێران لە هەموو شار و شارۆچکەکانی ئێرانەوە دەکەین بۆ شاری سلێمانی و داوای سەرکەوتنیان بۆ دەکەین کە بەشدار بوون لە کردنەوەی پێشانگاکەن. هەروەها ژنانی چالاک و بەڕێز و دەستڕێگینی شاری سلێمانی هەر بژین سەرکەوتوو بن. لەم بارودۆخەی ئێستا کە هەرێمی کوردستان و ناوچەکەی پێتێ دەپەڕێت، بارودۆخێکی نالەبار و دژوار بەهۆی کێشەکانی ئابووری، تەندروستی و وشکە ساڵی، ئەم جۆرە کار و چالاکیانە جێگەی ستایشن و ئەم جۆرە پێشانگا و نمایشگایانەی کە دەکرێنەوە جێگەی ڕێز و تەقدیر و دەستخۆشین. هیوادارین مشتاقان و ئارەزومەندانی پیشە دەستیەکان لە شاری سلێمانی سەردانی پێشانگاکەتان بکەن و سەرکەوتوو بن و جارێکی تر بەخێرهاتنی هەموو لایەک دەکەم و دەستخۆشیتان پێ دەڵێم و سەرکەوتوو بن. هەر بشین. دیارە چالەکێ لەن پێشێکی سەرکردەی پێکەرەن کوردستانەوە ڕێکخراوە بە ئامانجی لەگەڵ کۆنسڵەتی ئێران سلێمانی. داوا لە جەنابی سەرکۆسڵی لە ئێستا داوا لەبارەت کارتەلاک بین سەرۆکی سەرکردەی پێکەرەنی کوردستان مشکلەنی لەبەرەوەی ڕێزبەندەکەمان دێتێ لەبەرەوەی ئیشی ئەوەیە بەم شەسان کارتەلاک با فەرمێت بە بەدەیەوە خۆبەرزانی لێ لەخستنەکەن. زۆر سپاس سەرەتا بە گەورەی خۆتان بمان بەخشن لە کەموکوردی لە پێشوودووە لە ناوهانین ئێمە هەمومان بە ئێوە جوانین ئەم کارەمان کردووە خزمەت دەکەین بۆی بەڕێستان هەر میوانێکی بەڕێز لێرەیە پشتیوانمان بێ کە خاتوونی ژنانی دوو نەتەوەی جیاوازمان تێکەڵاو کردووە لە کەموکوردی لە هەر شتێک بووە لێرەوە من بە ڕەسمی داوای لێبوردن لە هەموو لایەکەوە. بەڕێز جەنابی وەزیری ڕۆشنبیری، بەڕێز سەرکونسوڵی گشتی ئێران، بەڕێز پارێزگاری سلێمانی، بەڕێز سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی، بەڕێز سەرۆکی دەستەی گەشتوگوزاری هەرێم، میوانە ئازیزەکان، بەشداربوانی لایەنە سیاسی و حکوومیەکان، بە ناوی یەکێتی سەندیکاکانی کرێکارانی کوردستانەوە بەخێراتنتان دەکەم بۆ پێشەنگای خانمانی ژنانی دەستڕەنجینی وڵاتی ئێران و سلێمانی. بۆیە بە هەرچی هەموو لایەکی دەزانین پشتیوان و هەم ئاهەنگ بین لە دابینکردنی شوێنی کار و پێداویستەکانیان بۆ دوو هۆکاری گرنگ، ئەویش وەک کولتورێکی بەسەند پەری پێ بدرێ و سەرچاوەیەکیش بێ بۆ بژێوی ژیانی ئەو تاکانی کۆمەلگا بە تایبەتی ژنان کە هیچ سەرچاوەیەکی مادی شک نابێت. بۆیە لە هەوڵەکانماندا بەکردنەوەی ئەم جۆرە پێشەنگایانە ئەمانەوێت کولتورە جیاوازەکان بێ بناسیین پەرەی پێ بدەین کە بە خۆشحاڵیەوە لە سەرەتای کارەکانمان لە ڕێگای کۆنسڵگەری جمهوری ئیسلامی ئێرانەوە توانیمان شاری ڕۆشنبیری سلێمانی و بەشێک لە شارەکانی ئێران ئاوێزان بکەین و بتوانین هۆکار بین بۆ بەرەو پێشبردنی ئەم جۆرە کارانە و سوودێک بە کۆمەلگا بە تایبەتی ژنان بگەین. بۆیە داواکارین لە هەموو لایەک هاوکار بن بۆ ڕەخساندنی کەشێکی ئارام و دابینکردنی پێداویستەکانیان کە بتوانین
هەلی کاری زیاتر بۆ ژنانی دەستڕنجین پێتە دی و پەری پێ بدەیت. بەڕێزان، ئاشناتانەکەم بەم پێشەنگایە، ئەم پێشەنگایە 25 خانم لە هەر یەکێ لە نوێنەرایەتی شارەکانی ئێران بەشدارە. لە سلەیمانی 35 خانم بەخۆی و خانەوادەکانیانەوە بەشدارن لەکردنەوە پێشەنگایە. ئەوەی مەبەستی سەرەکی سەندیکاکانی کرێکارانی کوردستانە ئەوەیە بتوانین خانمانی دەستڕەنجین خاڵی یەکەم کۆ بکەینەوە لە ناوەندێکە لە شوێنێکە بۆ ئەوەی پەردەوازەییان نەبێت و بەش جیاوازی نەکرێت لە بینیانە، بتوانن بە ئارامی بە ئاسوودەیی ژێویشیانیان دابینکەن لە ڕێی ئەم کارە دەستیانی کە دەیکرد. و داواکارین لەلایەنە پەیوەندیدارەکان، بە تایبەتی جەنابی پارێزگار لە شاری سلەیمانی هاوکارمان بێ، ئەماهەنگمان بێ، جەنابی وەزیری ڕۆشنبیری، بۆ ئەوەی خانمان کۆ بکەینەوە. و لێرەوە من پێشنیار بۆ هەردوو بەڕێزیانەکەم هەتا کاتی بەکارهانینی ئەم جەمالۆنە لەم شوێنەیە حکومەت پێویستی پێبوو بە موقەت بیدا بە ئێمە بۆی ئێمە لە بەرامبەر کۆکردنەوەی ئەم خانمانە هیچ برەپارەیەک وەرناگرین، تەنیا سەرپەرشتیانەکەین بەبێ قانون بەبێ یاسا کە لە سەندیکاکە ئێمە ڕێکراوە، تەنیا کۆکردنەوەمان هەیە بۆ ئەمانە. تکاکەم ئەوانیش وەکو چۆن هەمیشە لە پۆستە گرنگەکانی خۆیانە خزمەتەکانیان چی دەستخۆشی بووە کە جەنابی کاکازاد سەرۆکی ئەنجومەنی پارێزگا هەمیشە لەگەڵمانی مابەوە، هەمیشە ئەم کارە بخەنە سەر خەرمانەکانی تریان بۆی نموزەجێکی جوان لە سلەیمانیەوە ئاراستەی ئێران بکەین، بتوانین ئێمە شۆکوان بە کۆکراوەیی بە یەکدەنی بە یەکدەستی بتوانین لە شارەکانی کە پێشەنگا بکەینەوە کولتورەکان تەواو تێکەڵاو بکەین، بتوانین ئیسفادە بکەین. هەموو بەڕێزەکانی لێرە دانیشتون لە من شارەزاترن. ئەم کارە دەستیە لە سەرەتای بەشەریەوە دروست بووە، هەچی کار و پێداویستەکان بۆ کە مرۆڤ پێویستی بۆ بەکاری دەستی بۆ کاری بووری پیشەسازی جۆرا و جۆر نەتوانراوە ئەم کارە پەرەی پێ بدرێت. بۆیە لاواز بووە. تکاکەم جارێککە زۆر سوپاسانەکەم کاتم گرتن، هەمیشە سەربەرز و سەرکەوتو ئاسوودە بن. سوپاس. تشکر میکنیم از صحبت‌های کاکچالاک عزیز، رئیس سندیکا. در اینجا لازم است دعوت کنیم از سرکنسول محترم جمهوری اسلامی ایران که تشریف بیارن و از صحبتاشون استفاده کنیم. یک دست مرتب بزنید. بسم الله الرحمن الرحیم. عرض سلام و ادب و احترام خدمت تک تک شرکت کنندگان و میهمانان عزیز. بەنای خۆی بەخشەندە و میێرەبان بە خێرهاتنی تاک بە تاکی میوانەکان و ئامادەبوانی خۆشەویستەکەم لێ. تشکر ویژه از جناب همه سعید، وزیر محترم فرهنگ و جوانان اقلیم کردستان و سپاسی تایبەتی بەڕێز حەمە سەعید، کاک حەمە سەعید وەزیر ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێمی کوردستانەکەی، جناب آقای دکتر حوال ابوبکر استاندار محترم سلیمانیه، جناب دکتر حوال ابوبکر پارێزگاری بەڕێز سلێمانی، جناب کاکآزاد رئیس محترم شورای استانداری و جناب کاکآزاد سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی، جناب کاکچالاک رئیس سندیکای کارگران اقلیم کردستان شاخه سلیمانیه و جناب کاکچالاک سەرۆکی سندیکای کرێکارانی یەکێتی سندیکای کرێکارانی کوردستان لەقی سلێمانی. و تشکر از اتحادیه زنان رنگین دست سلیمانیه و انجمن زنان کارآفرین عقیق ایران و سپاسی تایبەتیشی هەیە بۆ ئەنجومەنی ژنانی دەستڕەنگینی ئێران و هەروەها سلێمانی. صنایع دستی بازتابی از فرهنگ‌ها و سنت‌های هر ملتی است. پیشەسازی کاری دەستی ڕەنگدانەوەی کار و دەستڕەنگینی هەر میلەتێک.
تمدن کهن و چند هزار ساله ایران بستر مناسبی برای خلق آثار هنری صنایع دستی در مناطق مختلف ایران بوده و هست. و پیشەسازی شارستانیەتی چەند هزار ساڵەی ئێران بووە مەیدانێک بۆ کاری دەستڕەنگینی فراوان لە هەموو تەواوی وڵاتی ئێران. این نمایشگاه تنها گوشه‌ای از صنایع دستی و هنر صنایع دستی ایران که بسیار بسیار متنوع هست رو به نمایش میگذاره در کنار هنر زنان سلیمانیه که یک کار مشترکی رو ما در راستای توسعه روابط فرهنگی انجام دادیم. و ئەم پێشەنگایی کە لێرە ئەیبینن تەنها گۆشەیەکە لە ئەو پیشەسازی کاری دەستیە جۆرا و جۆرەی کە لە ئێرانە هەیە و لە پاڵ ژنانی دەستڕەنگینی سلێمانیە ئێستا نەمایشی ئەکەن و ئەم پێشەنگایە لە چوارچێوەی پەرەپێندانی پەیوەندیە ڕۆشنبیریەکان و کلتوریەکانی نێوان هەردوو لە ئەنجامت. ایران یکی از قطب‌های صنایع دستی در دنیاست. ایران یکێکە لە جەمسەرەکانی کاری دەستی لە دنیای لە جیهان. در بیش از 370 رشته در ایران از 600 رشته‌ای که در دنیا شناسایی شده صنایع دستی انجام میشه. پیشەسازی دەستی لە 600 جۆر پیشەسازی دەستی لە جیهانە کە تا ئێستا ناسێنراون لە ئێرانە 370 جۆریان هەیە و بوونی هەیە. ایران در فهرست کشورهایی هستش که شهرها و روستاهای ثبت شده صنایع دستی داره. ایران لە چوارچێوەی ئەو وڵاتانەیە کە شارەکانی پیشەسازی کاری دەستی تایە. 11 شهر ایران به عنوان شهر صنایع دستی در دنیا ثبت شد. 11 شاری ایران وەکو شاری پیشەسازی کاری دەستی لە جیهانە تۆمار. که سعی کردیم در این نمایشگاه این تنوع رو حفظ بکنیم و از استانهای مختلف و شهرهای مختلف ایران حضور پیدا بکنیم. و ئێمە هەوڵمان داوە کە لە شارە جیاوازەکانی ئێرانەوە ئەم کاری دەستیە جۆرا و جۆرانە هەمووی لەخۆ بگرێ و لێرە پیشان و تنوع خوبی رو در عرضه صنایع دستی در این نمایشگاه تعریف کردیم و تنظیم کردیم. و جۆرێتی و ڕەنگینی جۆرێتی جیاوازی کاری دەستیمان لەم پێشەنگایە هەوڵمان داوە کە بیهێنینە ناو و ڕێکی بخەین لێرە. امیدواریم که این نمایشگاه فرصتی رو فراهم بکنه برای همکاری بیشتر زنان هنرمند ایرانی و زنان هنرمند سلیمانیه برای مناسبت‌ها و رویدادهای بزرگتر آتی. هیوادارین ئەم پێشەنگایە ببێتە هۆی پەرەپێدان و بەهێزکردنی پەیوەندی نێوان ژنانی بەهرەمەند و کارامەی ژنانی هەرێمی کوردستان و سلێمانی و ئێران بۆ ئەوەی کە بواری زیاتر بڕەسێ لە داهاتووە کە کاری هاوبەش زیاتر بکات. سرکنسولگری جمهوری اسلامی ایران در سلیمانیه از این گونه رویدادها و برنامه‌های مشترک همچون گذشته حمایت و پشتیبانی خودش رو اعلام میکنه. سرکنسولگری کۆماری ئیسلامی ایران لە سلێمانی وەکو جاران وەکو پێشوو پشتگیری ئەم جۆرە پێشانگا و کارانە کات کە ئەنجامێت. متشکرم. سپاس. خۆشەویستان گروپێک لە جانی کورد خانمانی کورد نمایشێکی کلتوریتان پێشکەشەکان دەستەشانەوە بکەن.
سپاس بۆ گروپە جوان سەفەری شێعری گروپەکە بەڕێز خاتوون نهایەت محەممەد بە فەرمێن بە کورتی باسی زۆر بە کورتی باش کارەکەی کات و لایەوە چینەرەی کردنەوە پێشەنە